سلااوتان لێ بێتم کاتتان باش بینێرانی بڕە جارێکی تر ژنەکانی قایمقامێت و یداری پارێزگای کەرکووک بە مەبەستی چۆڵکردنی ئەم ناوچە هاتۆتەوە بازاڕی خانخورما لێرە بەشێکی زۆری کەپرەکانی لێرە ڕوخاندووە بە بیانوی زیادە ڕۆیە تاوەکو ئەمان ناچار بکرێن هەمان ئەو بابەتی کە لە ماوەی ڕابردوو دەور و ژێنرا جارێکی تر ئێستا ئەمان بابەت گەرم کراوەتەوە تاوەکو ئەمان ناچار بکرێن وەکو جملەچی و دوکاندارانی بازاڕی خانخورمای کەرکووک بچنە عەلوە نوێیەکە کە بە وتەی دوکاندارانی ئێرە و عەلوە نوێیە هەروەکەوەی کە پێشتر ئاماژەیان پێکردووە بڕێکی زۆر پارەی بۆ تەرخان کراوە بۆ ئەوان زەحمەتە کە بچنەوێ یەکێک لەو دوکاندارانم لەگەڵ سلااو دەبێ جارێکی تر تیمەکانی قایمقامێتی قەزای ناوەندی کەرکووک هاتوونەتەوە ئێرە چیان بە ئێوە پێشوەختیان دەستیان کرد بە ڕوخاندنی یەکسەر هاتن دەستیان کرد بە ڕوخاندنی جەمەلۆنەکان ڕزقی خەڵکیاندایە بەر شۆفڵ ئەتر کەسێک ئەگە بادە بلێ کاکە ئەمە یعنی خۆمە مە شتێکە قانونی من تاپۆمەیە من تاپۆی ڕسمی مەیە مە تاپۆی یاری نابیکەنە ناو سیارەکە هیچ تەفاوەمی نییە ئەم قایمقامە بەڕاستی زوڵم لە خەڵکی ئەم شاراکە بۆ بەرژەوەندی تاقە شخصی خۆی تاقە شخصی خۆی چییە؟ ئەم کابرایە مستەسمرە لە عەلوەی سەیادا و عەلوەی گرتووە ئەوێ خەڵک بە زۆرە ملێ ملکەت بکە بۆ ژێر دەستی خۆی نۆ دەفتەر دیناری لێ سەنێ سەرانەیە زۆریش لە عەلوەکە بسەنێ لەو خەڵکە بسەنێ خەڵکی فەقیر و هەژار ئەنجا بۆ ئێمە ملکەتکە بێتەوێ هیچ قانونێ لەگەڵیان نیە ئێمە لێرە باجێکی زۆری یعنی سەرانێکی زۆرە سەرێ ماسان شکاتمان کرد لە ڕووی قانونیەوە دەستخۆشی لە دادگای کەرکووکەکەین بەڕاستی ئاسا قانونەکەی لە بەرژەوەندی خەڵکی هەژار پەسەند کرد و ئەتر ئەو مەوزوعای سەرانەیە نەما ئەتر ئەوە نەما ئەتر دوایەوە قایمقام مرور شورتە هەموو ڕژاوەتە ئەم شارەوە شەڕ بە کاسبکارانی ئەم خانخورمایە ئەفرۆشن و ئێمەش داواکارین لە ئێمە چەند کار بڕۆشن ئەڕۆین بۆ لای مدیر بەلەدێن کاکە تەقدیمان کەی کاکە بۆ عەلوەیەکی شیمالی عەلوەیەکی شیمالی لە لای حەولێکەوە نایدەن بەڕاستی ئەڕۆین بۆ کێشەمان بۆ دروستەکەن ئەمە ئەیکاتە سەرەوە ئەیکاتە سەرەوە ئەیکاتە سەرەوە ئەیکاتە سەرەوە ینی قەراری هاتووە لە وزارەوە بەڵێ ئێمە ڕەزامەندیمان فەرمووە عەلوەیەکی شیمالی بۆ بکەیتەوە کێشەی ئەم کێشەی ئەم خەڵکە حەل بێ بەڵام مدیر بەلەدێ پابەند نابێ بەو پابەندی ینی ئەو قەراری ئەو بڕیاری سەرۆک وەزیران ینی شوێنەکەتان ڕوخێنراوەتەوە ملکەچە بێنیان هەر سوورن لەسەر داواکاری ئێمە ناڕۆین کاکە ئێمە بۆ بڕۆین ئێمە خەڵکی توانای ئەم مەبلەغە زۆرەشی نییە و خەڵکی فەقیر و هەژاری ئەم شارەکەەوە دێ ئەشیامان لێکرێ توانای بازدانی نییە لە قاپی عەلوە بدرێ خەڵکەکە چی بکە مەجبور ئێمەش لێرامێنین وەڵی کاکە دوکانەکە بڕمێتە سەرمان و وە کابراوەتی ئەگا بشمان کوژن لێرە دەرناچێت باج و سەرانەکە بەردەوام نان ئەسە باج و سەرانەکە بەردەوام نییە لە ڕووی لە قەزایەوە شکاتیان لێکرا قەزا هەڵیگرت ئەوە نەماوە لەخوا بەسیات ئەو جارجار نییە زۆر کەرەت دێن ینی نییە تر نازەم ئەو مستثمەرەکە تەلەفۆنەکە بەیانێتان مانگە دیکاتان گوازنەوە مانگی سێتان گوازینەوە تر نییە مانگینەکە ئەم قایمقامە بەرەداتە گیانمان ئەتر شورتە بەردامر و بەرداتە گیانمان ئەوەیە تر ئێمە ئەم باڵاتی ئەم خەڵکە زوڵمی لێکرێ ئێمەش داواکارین ئەگە بەرپرسەیە لەم شارەیە با بێتە جواب لەسەر ئەم خەڵکە ئەگە بەرپرسیش نییە ئەمە داواکەین یان بەغایان هەرێمی کوردستان حەلێکی ئەم مەوزوعەمان بۆ بکە زۆر سپاسی ئێوە شەکەین ئەم دوکانداران لێرە کۆبنێتەوە سڵاتان لێبێت حياتي لسنة تشتغل هنا؟ لا والله ما عندنا بالباشا قربان ميواني ما سلامت براكم يا ختاني قلتو ولا والله براك قصيت شيك براكم قشتي غدره وبعلني غدرك بخواشي لصالح وان بيا اي سرنا واخو حافظ والله ابراهيميت بيزناك قصكين بيزناك لبرا مدان زار قسمان كريت سفد اح باري تو سر برزواكي ام قام ديو ببارا ديو بخو هم حكم دي ببارا قردوها كرم يقصك تولي دفتري ولده كنية بعلني غدرك كسل حقنا بس ما اخوي قورا لنا يداو تواعيد سلمان تار والله هيك تار ما اخوي قورا حليك لدرس حكمتنا ما هو اشتي كابراودي من بولاي حكمته اسم ايه حكمته قد يغدر مليك ايتر من بو شوب تسم بس ما اخوي قورا لنا يداو تواو وإلا ما غدرني المعالمك هزاران فقير لم خان خرما هو زرري كامي يجري بمليون دينار لو سروتا وسر دي 15 مليون دينار زر لم خلقاتها بلاش على برم بوچش قال لي شبكم ديستا باش من تو شرك بمن اسم اشكال لحكمتكم ايو حكمتك اخوي قدر مليكا كابرا الشيخ
بناوە الشيخ چی غەدرە کابرا غەدارە دێ غەدرت لێکە و کەس ناتوانێت قسەکە مەگە خی گەورە لە ناویدا بۆ بێدەنگون بۆ جارێتتر هات ئەو فترێ لە بەرەوەی کابرا لێرە پارەی وەرەگرت ئایت خۆیەتی پارەی وەرەگرێت مەڕۆن ئێستا لە بەرەوەی نەماوە لێرە بڕە کاکە بیڕمێنە حیچی تر نییە نابەخوا بەس لە بەرەوەی لێرە نەماەوەی گرداڵێ بڕۆن بۆ ئەوێ ناڕۆی ئاوات لێەکەم و حیچی تر نییە زۆرە یعنی باشە تو حەوت دەفتەر و دەفتەر بۆ من چیە فڕۆشم گشتی لێرە ئەگەر ڕۆژی 20,000 دینارم دەسەکەویان دەسم ناکەوێ ئێمە قوڵم بڕۆم نۆ دەفتەر بدە چیە عیش قاچاقم مەگە عیش ڕەشی تیا بکەم بەعلەنی غەدرە کایتر خی گەورە لە ناویدا پشت بە خی گەورە چاوی منی بەخێر بنێ برا والله كواد تصويرهم قد لقصي راسك من ولا لا لا مصالحة ولا كاكا ولا حق تانسيه زعيا انا بابي شالم ده والله يا أمي يا خوف روش لك الشيخ هديه دكتوراه برا حق تانسيه برا حق تانسيه كاكا سكتك على فريق دلاش كاكا دلا حياة بلا لا بيلا بابا وقعها الأرض لا ورق ساق بابا شو ورق والله قصير راسهم كاكا والله برا يا اخي را استناه لا سعودي ساعه كاكا حق تمشي هاي كاميرا زاده زهير يبقى عليه بەخشەی دڵی خۆی بکات أنا بس لكم يا أخسناك ئەمە تووڕەوی ڕزایی بەشێکە لەو دوکاندارانەی کە لە بازاری خانخورما جارێکی تر لەلایەن تیمەکانی قایمقامەتی خەزای ناوەندی کەرکووکەوە یەخیان پێگیراوە کەپرەکانیان ڕوخێنراوەکەوەی کامەژەی بۆکەن زیاتر لە 20 بۆ 25 دوکان کەپرەکانیان ڕوخێنراوە زیانیان پێگەیشتووە کە دەگاتە زیاتر لە ئەمە بەوتەی خۆیان کە هەر دوکاندارێک زیانی ملیۆنیشی دیناری پێگەێنراوە ینی قسەی دووبارەی هەڵمەتەکانی ڕابردووی قایمقامەتی قەزای ناوەندی کەرکووکە کە یەخەی بە ئەم دوکاندارانە گرتو کە ناوچەکە چۆڵ بکەن بەڵام ئەمانش بیانی خۆیان هەیە پێشتریش چەندین جار سکاڵا تۆمار کراوە سکاڵەکان برایە دادگای کەرکووک جوورە پەراسیۆنی هاوبەشی پارێزگای کەرکووک تەنانەت هێزی ئەمنیش دەستێوەردانی لە چارەسەرکردنی ئەم پرسەدا هەبووە بەڵام تاوەکو ئێستا چارەسەری بنەڕەتی بۆ ئەم گرفتە نەدۆزراوەتەوە و ئێستاش هەر بەردەوامە هەر مانگێک جار یا دوو مانگ جارێتی مەکان دێنەوە ئێرە دوکانەکانە ڕوخێنن یا کەبرەکانە ڕوخێنن بە بیانەوەی کە ئەمان زیادە ڕۆم ینی هەردوو لا بیانووی خۆی هەیە هەم ئیداری پارێزگای کەرکوو و هەم دوکانداران تا ئێستا چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم گرفتە نەدۆزراوەتەوە دراوەتە دەستقەدەر